پاکەکە حوتەم ڕێکخراوی شۆڕژگێڕەی جیهانە کە چەکەکانی دەسووتێنێت. بەسێ هۆزات ئەو سەرۆکێک کۆماجڤاکێن کوردستان پێشڕەوەی سی گەری لای پارتی کرێکارانی کوردستان دەکات لە ئەشکەوتی جاسەنەی سنووری قەزای دووکان لە پارێزگای سلێمانی. گەریلەکان وەک بەشێک لە جێبەجێکردنی بڕیارەکانی کۆنگرەی 12ی پارتی کرێکارانی کوردستان بۆ گۆڕینی شێوازی خەباتی چەکداری چەکەکانیان دەسووتێن و گروپێک بەناوی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتی ڕادەگەێنن کە بۆ خێراییدان بە پرۆسەی گۆڕان و وەچەرخانی دیموکراتی. لە ڕاگەندراوێکدا لە بەردەم ڕای گشتی ڕایانگەیاند وەک نییە سپاکی و هەنگاوی بڕیارداری لە پێناوی بەکردداری سەرکەوتنی پرۆسەی ئاشتی و لە ئێستاشەوە بە ئامانجی بەردەوامیان بە تێکۆشانی ئازادی و دیموکراسی بەڕێبازی سیاسەتی دیموکراتی و یاسایی بە ئیرادەی ئازادی خۆمان چەکەکانمان لەناو دەبین. سووتاندنی چەکەکانی گەریلاکانی پەکەکە بە شێوەیەکی سیمبولی پەکەکە دەکاتە حوتەم ڕێکخراوی شۆڕژگەڕەی لە جیهان کە کۆتایی بە خەباتی چەکداری دێنن لە مێژوودا کە پێشتریش ژمارەیە گروپ هەمان ڕێگەیان گرتوۆتە بەر ئەوانیش جوڵانەوەی ئازادی ئاچێ لە ئیندۆنیزیا. جوڵانەوەی ئازادی ئاچێ کە لە 1976 لە پێناو بەدەستێنانی سربەخۆیی بۆ گەلی ئاچێ لە ئیندۆنیزیا دامەزراو چەندین شەڕی سەختیان لەگەڵ حکومەتی ئیندۆنیزیا ئەنجامدا. یەکێکە لەو گروپا چەکدارانەی کە بەپێی ڕێکەوتنی ئاشتی چەکیدانا. یەکێک لەو کارە سەرەکیەکانی دروستبوونی ئەو جوڵانەوەیە بۆ ئەوە دەگەڕێتەوە کە گەلی جاوا زاڵە بەسەر حکومەتی ئیندۆنیزیادا. تەواوی هەوڵەکان بۆ هێنانەری ئاشتی لە نێوان ئەو جوڵانەوەی و حکومەتی ئیندۆنیزیا شکستیان هێنا، بەڵام دوای ئەو سۆنامەی لە کانۆنی یەکەمی 2004 لە ناوچەی ئاچێ ڕوویدا کە بەهۆیەوە زیاتر لە 2000 کەس گیانی لەدەستدا. ئەم جوڵانەوەی و حکومەتی ئیندۆنیزیا گەیشتنە ڕێکەوتن. لە بەرابەر کۆتایی هێنان بە خەباتی چەکداری، حکومەتی ئیندۆنیزیا دانی بە خۆڕێبەری ئاچەکاندانا. باسێک لە ئیسپانیا. ڕێکخراوی ئازادی و نیشتیمانی باسک لە 1959 لە پێناو سربەخۆیی باسکەکانی ئیسپانیا دامەزراو لە 2007 چەکیدانا. هۆکاری چەکدانانی ئەو ڕێکخراوە چەپا مارکسیە لینینیە بۆ زیادبوونی کاردانەوەی گەلی باسک دەگەڕێتەوە کە ڕژانە سەرشەقام و داوایان کرد کۆتایی بۆ شێوازی خەباتە بێنن. هەرچەندە لە 1970 و دوای بە دیموکراسیکردنی ئیسپانیا مافی خۆڕێبەری بە باسک درا، بەڵام کێشەکانی نێوان باسک و حکومەتی ئیسپانیا هەر بەردەوام بوون. ڕێکخراوی ئازادی و نیشتیمانی باسک و باڵا سیاسیەکانی کە پارتی یەکێتیە بەردەوام بوون لە خەبات و داوای سەربەخۆیی هەرێمی باسکیان دەکرد، بەڵام کارە توند و تویژەکانی ڕێکخراوی ئازادی و نیشتیمانی باسک کارتانەوەی خەڵکی لە هەرێمی باسک لێکەوتەوە و ڕژانە سەرشەقام و دروشمی ئیدی بەسەیان دەگوتەوە. خەڵک باڵکردنی ئاڵایسبی و بەرزکردنەوەی دەستەکانیان بۆ ئاسمان ڕێیان دەپێوە و داوایان لەو ڕێکخراوە دەکرد کۆتایی بەکارە توند و تیژەکانیان بهێنن. لە ئەنجامی ئەو گوشارەی خەڵکدا ڕێکخراوی ئازادی و نیشتیمانی باسک بڕیاریدا چەکدا بنێت، بەڵام حکومەتی ئیسپانیا ڕەتی کردەوە ڕاستەوخۆ دانوستانی لەگەڵدا بکات و ڕێکخراوەکە لە 2007 کۆتایی هێنا بە خەباتی چەکداری. کوڵنگەکانی ئازادی تامیل لە سریلانکا. بە پێچەوانەی ڕێکخراوە شۆڕژگەڕیەکانی دیکە لە سریلانکا شۆڕژگەڕان بڕیاری چەکدانانیان نەدا، بەڵکو لە ئاکامی هێرشێکی بەرفراوانی سوپای ئەو وڵاتە کە دەکەوێتە باشووری ئاسیا زۆربەی زۆری ئەندامانی ڕێکخراوەکە کوژران و کەسانێک ئەوە بە کۆبڵکوژی ناو دەبن. ڕێکخراوی پڵنگەکانی ئازادی تامیل لە 1976 لە پێناو دامەزراندنی دەوڵەتی سربەخۆ بۆ گەلی تامیل لە باکووری ڕۆژئاوای سریلانکا دامەزرێنرا و چەندین ساڵ لەگەڵ حکومەتی ئەو وڵاتە لە شەڕدا بوو کە گەلی سینهالا پێکێنەری سەرەکیەتی. هەرچەندە بە مەبەستی کۆتایی هێنان بە شەڕ و پێکدادانەکان دانوستانەکان لە دەی یەکەمی ئەم سەدەیەوە دەستیان پێکرد، بەڵام حکومەتی ئەو وڵاتە لە سەرەتای 2008ەوە و بە پاساوی ئەوەی کە گوایە پڵنگەکانی تامیل کاری تیرۆریستی ئەنجام دەدەن هەموو جارێک ئەو ئاگربەستان هەڵدەوەشاندەوە کە هەموو ساڵێک کاری پێدەکرا. بەم جۆرەش سوپای سریلانکا ئۆپراسیۆنێکی زۆر بەرفراوانی وشکانی و ئاسمانی و دەریایی کردە سەر ئەو گروپە و زۆربەی ئەندامان و سەرکردەکانی پڵنگەکانی تامیلی کوشت و لە 19 ئایاری 2009 دەوڵەتی سریلانکا سەرکەوتنی بەسەر پڵنگەکانی تامیلدا ڕاگەیاند. بەپێی داتاکانی نەتەوە یەکگرتوەکان و ڕێکخراوە نێودەوڵەتیەکانی مافی مرۆڤ لە کاتی ئەو هێرشانەدا 10,000 هاوڵاتی مەدەنی کوژراون. سوپای ئازادی لە ئێرلەندا.
لە ئێرلندای باکووریش دوای نزیکەی 30 ساڵ لە توندوتیژی و دوای نزیکەی 13 ساڵ لە دانوستان لە 1998 سوپای ئازادی ئێرلەندا چەکی دانا کە ڕێکخراوێکی چەپ بوو ئامانجی ئەوە بوو ئێرلەندای باکوور لە شانشینی یەکگرتووی بەریتانیا جیا بکاتەوە و لەگەڵ ئێرلەندای باشوور یەکی بخاتەوە. دواتر پارتی سۆسیالیستی کۆماری ئێرلەندا کە باڵی سیاسی سوپای ئازادی ئێرلەندا بوو لەگەڵ ئەو پارتانەی لایەنگری مانەوەی ئێرلەندای باکوور بوون لەگەڵ بەریتانیا پێکەوە دەستیان بە بەڕێوەبردنی ئێرلەندای باکوور کرد. گواتیمالا لە گواتیمالایە کە لە ئەمریکای باشوور هەڵکەوتووە لە بەرامبەر ئەنجامدانی کودەتای سەربازی لە 1954 جوڵانەوەی چەپ دەستی کرد بە خەباتی چەکداری و لە ماوەی 36 ساڵدا زیاتر لە 2000 کەس کوژران. دوای چەندی ساڵ دانوستان حکوومەتی گواتیمالا و یەکێتی شۆڕژگێڕانی نیشتیمانی گواتیمالایە لە 1996 گەیشتنە ڕێکەوتن. کۆلۆمبیا شەڕ و پێکدادانەکانی نێوان دەوڵەت و هێزە چەکدارە شۆڕژگێڕەکانی کۆلۆمبیا کە ڕێکخراوێکی چەپە بۆ دەیەی چلەکانی سەدەی ڕابردوو دەگەڕێتەوە. دوای نزیکەی 52 ساڵ لە شەڕ و پێکدادان لە 2016 بەگەیشتنە ڕێکەوتنی ئاشتی کۆتایی بە پێکدادانەکان هات. هەرچەندە لە ئاشتاکان و دەیەی یەکەمی ئەم سەدەیە دانووسان لە نێوان حکوومەت و فارک بەڕێوەچوو بەڵام هیچ ئەنجامێکی نەبوو. خوان مانوێل سانتۆس لە 2010 بوو بە سەرۆکی کۆلۆمبیا کە لە 2006 تا 2009 وەزیری بەرگری ئەو وڵاتە بوو. بەهۆی ئەوەی لە سەردەمی ئەودا ئەو ڕێکخراوە زیانی زۆری بەرکەوت و بەشێک لە سەرکردەکانی کوژران ناچار بوو لەگەڵ حکومەت بێتە سەرمێزی دانوستان. دواتر فارک لە 2012 ئاگربەستی تاگلایانەی ڕاگەاند و سوپای کۆلۆمبیاش ئۆپراسیۆنەکانی بۆ سەر ئەو ڕاگرت. هەرچەندە ماوە ئاگربەستەکە پێشێل دەکرا بەڵام دانوستانەکان بەردەوام بوون و بە نێوەندگری کوبا لە ئەیلولی 2016 فارک کۆتایی بە خەباتی چەکداری هێنا.